كريم شوني والله باش ما تكوي كريم أتدوينه كاك شيرواني سزاده هيوام تلفونكش قپات نكي عيب دبي لبوتو كدا دورك تلفون قپات كا هو كاري تشبو ناو قادر نادره باشە هۆی چ بوو ئەو مادەیەت لۆ زیاد کردە تو داواکاری گشتی خەڵکییان داواکاری گشتی دژی خەڵکی قەپات مەکە تکایە بە تەلەفۆن ناوی وەرە تو لە محکەمەی جواب دەدرێەوە لە محکەمەی جواب دەدرێەوە کە نیە یعنی ئێستا ئەمن لە سویدم بقربە ئەم لە سویدم کوو بگەمە محکەمەی بەس وەرە لەو خەڵک ڕوونکەوە لەو خەڵکەوە لەو بڵاوکردنەوەشە برا محکەمە ئەمە لە محکەمەی ساڵانە 2 ساڵە ئەمە لە محکەمەی نزیکی 28 ساڵە محاکمین بەڵێ تێدەگەی بەڵێ ئەمە ئەمێ عاشقەر محکەمەمان دیتە ئەمە هەلەجێ خۆم لەوانەیە 15 ساڵە لەو محکەمەی باش شەکم لەسەر نیە شتێکم لەسەر نیە ئەمە قانون کۆ تەطبیق تێگەیشتی کەسی ناناسم ئەو مادە چ بوو زیادت کرد لۆ شێروانی یعنی شێروان چی کردیا تو 2 ساڵ و نیو زیاد کردێ ئەتو قانونی ئەو مادەی محامیەکان چار محامی پێنج محامی دانیشتبوون محامیەکان هەموو دەزانن ئەو مادەیە چییە ئەو مادەیە 289 بەڵێ ئەو کابرایە بەو مادەی حالە بووە ئەوتیان ئەتو زیادت کرد مادەی دووەم ئەتو زیادت کرد ناخێر ئەمە مادەم بە پێ قانون گۆڕی لە محکەمەی داوا لە محکەمەی کرد مادەی 289 بەڵێ ئەو دوو مادەیە یەکیان استعمالە یەکیان تەزویرە بەڵێ تەزویری محرراتی عادی تەزویری محرراتی عادیش بە 295 کە مادەکەی جونحیە بەڵێ ئەو مادەی جونحیە محكمة سي حاكمي لي مش مدعاني محكمة قانوني تطبيق بجوري قانوني أما تمشى مع كرديا مستندات وتمشى أدلة مع كرديا دليل هبوة دليلي تهبوة كريم دليلي تهبوة برا دليل هبوة أو دليلش لا بلغة تواني كان كبنزموري أو كابرايا بس بنزموري كرديا بس هر بينزيان قوتي كان أما مكلف مع كرديا قانون مكلف هي برا كابرا كابلي أمن توكيل مكرد يعني تدبي دواء وكا كريم آخر توكيل الأوراق رسمي إمزا كردم بناي خوي توكيل هي أو كابرا أو هاتي شاديدة دواء أو كا كريم أتودا وكاري قشتي چند زد دايتا دادگاه چند مجرم دايتا دادگاه چند ئەوانەی خیانەتی نیشتیمانیان کردیا ئەوەی دەبابەی هینایە ئەوەی 150 خاچی فرۆشتیا ئەوەی شنگالیەوە کردی چەند دایتە دادگەر هەستای شێروانێک 2 ساڵ و نیوت کلکەک لۆ زیاد کرد بەخۆ بە سێ و دادوەرەی کە 4 ساڵتان حکومدا چەند مجرمی ئەو خەڵکەتان دایتە دادگا ئەتو داواکاری گشتینی ئەوەی دێتەکنەمە لە محاکم دێتەکنەمە لە پۆلیس دێتەکنەمە لا تحقيق ولا نمونەکەم پێ بڵێ نمونەکەم آخرنا تواز لەو شروبە گشتگیرە بینە یەک بەرپرسم پێ بڵێ ئەتو داواکاری گشتی داپە دادگا لۆ ئەو ڕۆژنامە نووسە 4 ساڵ حکم کرد بەخۆ بەو سێ دادوەرە ئەو تاوانە ئەمە لە داواکاری گشتی هەیەکمان هەیە هەیئەی جەزایی پێ دەڵێن بەڵێ ئەو هەیئە جەزاییە ئیشی ئەوەیە دەستەی مافی گشتیە بەڵێ أو إشي تحريش شفاء زايد كازت يا كسكة تباسي دبي باشا أمنيش دعواي نزاعج دبيني أما دعواي شيء أما نوع دعواي شيء دبيني تو استا بله استا تو أوي كباسي دكي محاكمة كربنا كربومن تو خود تتهم المحاكمة بكيلسة أو تلفوني هيك لقانون نازل باشا وهي باشا أما معاناتك معنا دستنجوها يا ئەنگۆ بەس دەرەقەتی خەڵکی هەژار دێن دەرەقەتی ئازادی خواز دێن من پرسیارە لێ دەکەم وەکو ڕۆژنامە نووسەک چەند بەرپرست دایتە دادگا گسکەکان نەگەورەکان سۆندی دەستوریت نەخواردیا
تۆ باش دەزانی ئەوەی دوێنێ لە بەرامبەر شێروانی کرا لە مۆزوعەکەی تێناگەی نانەت باش تێدەگەم خۆت دەکەی کاچی خۆم بەس قسەی خۆت دەکەی تو هیچ مۆزوعەکەی تێناگەی نازانی چیە کا کەریم باسی فەقیر و دەوڵەمەند بلۆ مەکە باسی دەسەڵات و بێدەسەڵات بلۆ مەکە ئەوە قانونە ئەجا و قانونە بەعسیەکانیش قانونێک داهاتە بەردەستیان بە قوربان خۆ حاکمەکانی هەر کەسە درا محکەمەی ئەگەر فەقیرەکە دەوڵەمەندە ئەگەر دەسەڵاتێکە بێدەسەڵات ئەو کابرایە حەقی هەیە دیفاع لە خۆی بکە ئەو کابرای شێروانی بەڵێ هاتە محکەمەی ئەوە شخصەکە درایتە محکەمەی ئەمە دەبێت قانونی تەفیزکەین نازانم چێلیە ئامیلێک بخۆم نازانم چێ ئەو کابرایە ویژدانت ئاسوودەیە کە 4 ساڵتان حکومدا لەسەر ئەوەی لە کاتێکدا پچە ئەو هەموو برادەرەکانی گوتیان ئەمە تەوکیلمان کردن ئەمە داواکاری گشتی مەمە حکوم نادە تەرحت کرد تو تەرحت کرد ئەتو 2 ساڵ و دیوەکە ئەو مادەکەیت کەت گوتیان زیاد کرد بەس بۆ خۆت یعنی ویژدان کاکە ئەوات کاک عەبدولکەریم کاک عەبدولکەریم نانەیەک پرسیارە لێکم کاک عەبدولکەریم ئەوات بەندەریش بە مادەی قانونی خەڵکی حکوم دەدا نانە هەیتت یەک دقە تو تاوانێکتان کردیە بە قوربە نانە لۆ داوای لێبردنە مەکە بابە لە خەڵکی ئازادی خواست کە تو مجریمێکی قانونی